پیرۆزبایی 46مین ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبی لە هەموو یەکێتیەکان. ئێمە وەکو کۆمەڵەی جۆتیاران هیواداری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ڕابردوو پاڵپشت بی لە کۆمەڵی جۆتیارانی کوردستان، یعنی وەک هەمیشە حەزەکەین پاڵپشت بی لە کاتی پێگەیشتنی بەروبووی خۆماڵیمان. لەو کاتە هیوادارین یعنی ڕێگری بکرێت لە هاوردەکردنی دەرەوەی بەروبوومی دەرەوە بۆ ئەوەی کە جوتیارانی خۆمان ئیسیفادەیەکی لێ بکەن نەک زەرمەند بن. دەستخۆشی لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کە لە دوای کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بایەخێکی زۆری بەگەنجانداوە هاوی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان گەنجن و داواکارم لە یەکێتی نیشتیمانی کوردستان بایەخێکی زۆرتر و باشتر بەگەنجان بدرێتن و ئێمە وەکو گەنج لە هەڵبژارنی داهاتووی عێراق پاڵپشت دەبین و بۆ گەشەپێدان و سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لازمە هەردوو هەفسەرۆکێت یەکێتی نیشتیمانی کوردستان بایەغی بدەن جۆتیارە، خوێنکارە، خەڵکت گوندا، خەڵکت باژێرە، چونکی یەکێتی حیزبەکە زێدە قووەتە، حیزبەکە سەربلندە، ڕێبازە مام جەلالیە، ڕێبازە مام جەلالی لازمە هەر ببینیت و هەر ببینیتیش. هیوادارم پیرۆز بۆ هیوادارم ئەم یادا بیتە مایای خۆشگوزەرانی بۆ سەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستان و من وەکو مامەسایەکی ئانی بەڕاستی یعنی داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کە هەروەکو چۆن لە ڕابردوو هەوان مامجەلال بایەخێکی زۆری بە مامۆستایانی ئانی داوە و مامۆستایانی ئانی ڕۆڵێکی گریجان هەیە لە ناو کۆمەلگادا. داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کە بەڕاستی لە داهاتووشدا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبی شەهیدان ڕۆڵێکی گوت بایەخێکی زۆر بە مامۆستایانی ئانی بداتن. ئێمە وەک کۆمەڵی خوێندکاران هەر لە دامەزراندنە کۆمەڵا خوێندکاران چەندین شەهیدێ سەرکردە مەوێداینە لەوانیش هەواڵ ئارام و برادێرێ نوێ هیویدارین یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر گرنگیە بە کۆمەڵا خوێندکاران بدەت هەروەک چۆن لە ڕابردوو گرنگی واپێ هاتیەدان بەس هیویداری نەداهاتوش گرنگی بە کۆمەڵا خوێندکاران بدەت لە بۆ دروستکردنا قوتابخانەن لەوا گوندێن دوورە دەست ئەنکوێن ڕیاوانە دوور